خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. سەرۆک دانڵد ترامپ زۆر بە توندی ئاگاهیدا بە سەرۆکی ئێران تا چیدی خۆی لەوەدا نەبینێتەوە هەڕەشە و گوڕەشە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بکات. سەرۆکی ئەمریکا لە تویتێکدا بە حەسەن ڕۆحانی دەڵێت هەرگیز هەڕەشە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نەکەیت، ئەگەر نا ئەوە ڕوبەڕووی بەرەنجامێک دەبیتەوە کەم کەس لە مێژوودا ڕوبەڕووی ئاوەها بەرەنجامێکی مەینەتی بوونەتەوە. ئەم تویتەی سەرۆک ترامپ وەڵامێک بووە بۆ لێدوانێکی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران کە وەک هەڕەشەیەکی بێچەند و چوون بەرامبەر ئەمریکا لێک دراوەتەوە. ما نمیخوایم بجنگیم با اونا. ئێمە نامانەوەیت بچینە شەڕەوە لەگەڵ ئەمریکایەکاندا، بەڵام دەبێت ئەوانش باش تێ بگەن لەوەی شەڕ لەگەڵ ئیراندا ینی دایکی شەڕەکان. پێویستە زۆر باشش لەوە تێ بگەن کە ئاشتی لەگەڵ ئیراندا دایکی هەموو ئاشتیەکانە. صلح با ایران مادر صلح هاست. بە دوای ئەو لێدوانەی ڕۆحانیدا گەورە ژەنەراڵێکی ئێرانی لە سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی نەکەر هەڕەشە دەکات، بەڵکو ئامادەیی هێزەکانی ئێرانیش نیشان دەدا بۆ شەڕ جا بەرەنجامەکەی هەرچیەک بێت. بەڕێز ترامپی قومارچی پێتان دەڵێم ئاگادار بن کە زۆر نزیکین لێتان بە ئەندازەیەک بە خەیاڵیشتاندا نایەت چەندە نزیکین لێتانەوە. نەدەبوو سوکایەتی بەگەلی ئێران بکەیت، نەدەبوو سوکایەتی بە سەرۆکەکەمان بکەیت. دەبێت زۆر بە ئاگابیت لەوەی باسی چی دەکەیت. بڕۆ پرسیار لەوانی پێش خۆت بکە و لە ئەزمموی ئەوانەوە فێر بە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێران بە سەرچاوەی هەموو ڕوژانێک و هاندانێکی نەخوازراودا دەنێ، نەک هەر بەرامبەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بە کرۆکی کێشە و قەیرانەکان ناودێری دەکات. سیر کە سەرۆک وەڵامی ئێرانی داوەتەوە و ڕێگەشیان نادات بەردەوام بن لە هەڕەشەکردن لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەگەر لایەنێک هەبێت بۆ ڕوژاندن ئەوە هەر ئێرانە. بۆ پسپۆڕانی کاروباری ئێرانیش ئەوەی لە تارانەوە دەگوترێت و دەگوزارێت دووبارەبوونەوەی مێژوویەکە لەو ناوچەی جیهاندا هاوشێوەی ڕەفتار و قسەکانی دیکتاتۆرێکی پێشوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە قسەکانی ڕۆحانیدا تێبینیەکەیە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نابێ هەڕەشەی شەڕکردن لە ئێران بکات، دەنا دەبێتە دایکی شەڕەکان. ئەمەش هەمان دەربڕینەکەی سەدام حوسینە. جا ترامپ بە بەزەندەی من کاردانەوەی هەبووە، هەرچۆنێک بێت کاتێک ئێران دەڵێت هێرشمەکە سەرمان، بەڕوانینی ئێرانیەکان خواست نییە بۆ شەڕ، بەڵکو داکۆکی لە خۆکردنە. نەڕێکەوتنی ناوچی و نەکاریگەری سزاکانیش هەر هیچ نەبێت تا ئێستا نەبوونەتە مای ڕاگررتنی دەستێوەردانەکانی ئێران لە وڵاتانی ناوچەکەدا وەک عێراق، سووریا، لوبنان، یەمەن، بەحرەین بۆ شوێنەکانی تریش. فەرزین نەدیمی پسپۆڕی کاروباری ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. فەرزین زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەی چاوی واشنگتن. یەکەم پرسیاریشم ئەوەیە ئێران بە چ تواناییەکەوە ئەم هەڕەشانە لە وڵاتێکی وەکو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکات. Thank you very much first for having me on your program. Well, Iran has been سەرەتا سوپاست دەکەم بۆ میوانداریەکەت لەم بەرنامەیەدا. ئێران هەمیشە خۆی وەک دوژمنی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ناساندووە. ماوەیەکی زۆرە خۆی وەک ڕکابەری ئەمریکا دەنێت لە ناوچەکەدا. لە ڕاستیشدا لە ڕۆژانی سەرەتای شۆڕشی ئیسلامیەوە ئەو هەڵوێستەی هەیە و بە دڵنیاییشەوە و دەرنانی ئەمریکای لە ناوچەکەدا کردووەتە سیاسەتی خۆی و ئێستاش ڕێبەرانی ئێران لەو بڕوایەدان هەر هەنگاوێکی دەینێن دەیانگەیەنێتە و ئامانجەیان. لە ئێران لەشکری ئێران هەیە، پاسداران هەیە، هێزی بەسیج هەیە، ئەمە بێلەوەی کە لەوانەیە هێزی تری چەکداریش هەبێ. ئەمانە ئەتوانن ڕوبەڕووی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ببنەوە؟ بەڵێ، دەزانی چۆنە لە ڕاستیدا پێیان وایە دەتوانن ڕوبەڕووی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ببنەوە. ئەم دوو باڵەیان لەناو کۆماری ئیسلامی ئێراندا دروست کردووە.
یەکەمیان لەشکری نیشتمانی ئێرانە. ئەم لەشکرەش میراتگری هێزی سەربازی سەروەختی شاهنشاییە و پێک هاتووە لە هێزەکانی ئاسمانی و دەریایی و هێزی زەمینی. پاسدارانی شۆڕشی ئیسلامیش هەیە کە ئەمیش هێزێکی لەشکریە و تەنانەت هێزی دەریایی خۆی هەیە و هێزێکی بچووکتری ئاسمانیشی هەیە بە بەراورد بەوەی لەشکری نیشتمانی هەیەتی. هەروەها ڕێکخراوی بەسیج هەیە. ئەمە بێ هێزی قودس وەک باڵی دەرەوەی پاسدارانی شۆڕشی ئیسلامی. جا ئەم هێزە چەکدارانی کۆماری ئیسلامی ئێران پێکەوە هەر هەمان پێناسایان هەیە و پەیوەندیشان پێکەوە هەیە. مەشق و ڕاهێنان هەیە بە جیاجیا زۆر کاریان کردووە بۆ دروستکردنی ئەو تواناییە تا بەرەنگاری دژمنەکەیان ببنەوە کە لای ئەوان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە یان هەر هیچ نەبێت وا هەستەکەن کە ئەمریکایە و بیرکردنەوەکەشیان وهایە کە دەتوانن سەرکەوتن بەدەست بێنن. In the ways that they believe they can achieve success. چ جۆرە سەرکەوتنێک لەشکرەکەی سەدام حوسێن نەیتوانی بەرەنگاری لەشکری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هاوپەیمانانیش بێتەوە. ئێران چۆن دەتوانێت؟ بەڵێ لە ڕاستیدا شەڕی ساڵی 1991 کەندا و واقوڕمانێکی سەرەکی بوو بۆ ئێران. پاشەو ئەزمونەی ئەو وڵاتەی دراوسەی ئێرانیەکان ڕوانیان و بۆچوونەکانی خۆیان گۆڕی و دامەزراوەکانی خۆشیان گۆڕی و لە ڕاستیشدا ئەوەیان بینی کە ناتوانن بە ڕێگایەکی باو ڕوبەڕووی هێزی لەشکری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ببنەوە. جا هەر بۆیە ئێرانیەکان دەستیان کرد بە هەوڵدان بۆ دروستکردن یان بە دەستهێنانی کەرەستە و کەلوپەل و چەک و هەروەهاش دەستیان کرد بە تاکتیکێکی پەرەپێدرا و وەک جۆرێک لە جۆرەکانی شەڕی گریلایی و نمایشتی شەڕ. ئەمە بێ لەوەی دەستکرابەوەی بە پێچەوانی باری باوەوە ڕوبەڕووی دژمن ببنەوە. ئەلبەت ئەمەش لە ڕێی دروستکردنی هێڵەکانی بەرگری لە کەنارەکان و لە دەریاشدا. ئەوەی بەرگری موزاییک ناودێریان دەکرد. ئێرانیەکان لەو کاتەوە هێڵەکانی بەرگری خۆیان بردووەتە دەرەوەی وڵاتەکە. بە ئەوەش بڵێم ئەزمموی داگیرکردن یان ڕزگارکردنی ساڵی 2023 عێراق ئەزمونێکی تر بوو بۆ ئێران تا ئاستی توانایەکانی خۆی بەرزتر بکات و خۆی توکمەتر بکات و مانۆڕی تاکتیکانی خۆشی باتە ئاستێکی باشترەوە. And better their maneuvering and defensive tactics. لە ئێرانە کامیان دەسەڵاتی زیاترە لەشکری ئێران یا پاسداران. ئێمە وەکو زانیومانە پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران هەموو دەسەڵاتە ئابوووریەکانی وڵاتیش لە لای ئەوە لەشکر بە شێوەیە لە شێوەکان فەرامۆش کراوە. لە ئەگەری دروستبوونی شەڕێکدا پێ دوایە ناکۆچی نێوان لەشکر و پاسداران زیاتر بن کە لێنێکی گەورەتر بکەوێتە نێوانیان؟ بەڵێ دەزانی ئەوە جێی سەرسوورمان نییە کە هەوڵ بدەن و وێنایەکی یەکگرتوانەی هێز سەربازەکانیان نیشان بدەن کە پێ دەچێت تێگەیشتنیان نەبێت بۆ هێزی پاسدارانی شۆڕشی ئیسلامی و لەشکری ئێران. ڕاستیەکە ئەوەیە کە لە ئاستی خوارەوەدا لە ناو لەشکری نیشتمانی ئێراندا بێزاری و ناڕەزایی هەیە لەسەر ئەوەی پاسدارانی شۆڕشی ئیسلامی بەشە گەورەکەی بودجەی هێزە چەکدارەکانی ئێران دەبن بۆ خۆیان لە بەرامبەر کار و ئەرکەکانیان. دەزانی بێ لەوەش بە ئەندازەیەکی کەم ئەم دوو هێزە مەشق و ڕاهێنانی هاوبەشانی لەشکریانە دەکەن. لە زۆر باردا دەبینیت کە دوورن لە یەک و لە یەکتر جیاکراونەتەوە. تەنانەت ئەگەر هەوڵش هەبوو بێت پاسداران و لەشکەر لێک نزیک بکرێنەوە ڕاستیەکەی ئەوەیە تا ئێستا ئەو هەوڵانە سەرکەوتوو نەبوون. دەزانی دەتوانم پێشبینی ئەو سناریۆیە بکەم ئەگەر هاتوو ڕوبەڕووبوونەوە لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا ڕوویدا ئەوە کێشە دروست دەبێت بەهۆی پێکەوە نەگونجانی ئەو دوو هێزە چەکدارە لەسەر بنەمای کولتوری لەشکریانەیان. یعنی هەر هیچ نەبێت تا لە ئێستادا ناتوانن چالاکانە پێکەوە لە یەک بەرەدا بچنە شەڕەوە. At this moment, I don't think they can fight together very effectively. باشە فەرزین هەر وەکو گریمانە ئەگەر شەڕەکە ڕوویدا پێ دوایە لەشکری ئێران شەڕ بکات چکە ئەگەر ئەو شەڕە ڕوو بدا وەکو زۆرێک لە چاودێر ئاماژەشی پێ دەکەن کارەساتێکی گەورە نەگەر لە ئێرانە لە ناوچەکەشدا دروست دەبێت. لە ساڵی 1970 ئێمە لەشکری ئێرانمان بینی ینی پشتیوانی لە ڕژێمی شاهنشای ئێران نەکرد بەڵکو دایە پاڵ گەلانی ئێران. پێ دوایە شتێکی لەو بابەتە دروست بێ ئەگەر هاتوو شەڕ بوو؟ دەزانی گەلی ئێران هیوادارە
لەشکرە نیشتمانیەکەی بداتە پاڵگەل لە دەمی ئەگەری هەر ڕاپەڕینێکدا. مەبەستم ڕاپەڕینێکی جەماوەری کاریگەری گەورەیە. پێویستە چاوەڕوان بین و بزانین چی ڕوودەدات ئەگەر ئەو ڕاپەڕینە ڕوویدا. ئاماژە هەن بە تایبەتی لە ئاستی خوارەوەی لەشکری ئێراندا کە هاوسۆزێکی زۆر هەیە لەگەڵ داواکانی خەڵکدا. ئەمەش لە ناو پاسدارانی شۆڕشی ئیسلامیدا بوونی نییە. دەزانی ئەگەر شەڕوو بدات و ئەگەر هێرشی بیانی بکرێتە سەر ئێران دەتوانم بڵێم لەشکری نیشتمانی وڵاتەکە بەرگری دەکات. بەڵام ئایا ئەو بەرگریکردنە بە هەمان ئەندازەی پاسدارانی شۆڕشی ئیسلامی دەبێت یان نا؟ ئەمایان پێویستە چاوەڕوان بین و بزانین چی دەبێت، چونکە ناتوانم باسی شتێک بکەم کە دڵنیانیم لێی. بە یەک پرسیاری تری کورتیشە لێ بکەم. ئەو هێزەی کە پێی دەگوترێ بەسیج پێ دوایە هێزێک بێ پێویستە ترس هەبێ بەرامبەری، پێویستە هەموو ئاگاهیەک وەربژیرە بەرامبەری یان نا؟ بێگومان دەزانین کە میلیشیای بەسیج بەشێکی گەورەی هێزی پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێرانە. ئەلبەت ئەمە پاش ئەوەی ئەو دوو هێزە تێکەڵ کران و ناوی بەسیجی جەماوەری گۆڕدرا بە ڕێکخراوی بەسیج و بووە بەشێک لە هێزی پاسداران و ئەندامەکانی بەشداریکی زۆریان هەیە لە ناو یەکەکانی پاسداراندا بە تایبەتی لە کاتی باری نائاساییدا. و لەم ماوانەی ڕابردووشەوە مەشقوڕاهێنانێکی زیاتری پرۆفشناڵیان پێدەکرێت و لە ئێستاشدا یەکەی تایبەت بە خۆیان هەیە لەگەڵ مەشق و ڕاهێنانی تایبەت و هەروەهاش کەرەستە و کەلوپەلی تایبەتی لەشکەریدا. پێم وایە ئەم هێزانەی ئەمڕۆی بەسیج زۆر جیاوازن لەو هێزانەی بەسیج کە لەسەر وەختی شەڕی عێراق ئێراندا هەبوون. بەڵام هەر چۆنێک بێت پێویستە ئێمە هێزە تایبەتەکانی بەسیج جیا بکەینەوە لەو هێزە بێ ئەزمونەی پێشتر هەبوو. ئێرانیەکان دەزانن چۆن ئەو یەکانەی بەسیج لەژێر باری چ ڕەوشێکدا بەکاربهێنن. من دەگەڕێمەوە بۆلات. بۆ زۆرێک لە کاربەدەستانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر وەک هەڕەشە و مەترسیەکی دەستبەجێیی لە ئێران نەڕوانن، بەڵام دەزانن گرفتێکی گەورەیە لە بەردەم هاوپەیمانەکانی ئەمریکادا لەو ناوچەی جیهاندا. هەر بۆیەشە داوای هەرە سەرەتاییان لە ڕژێمی ئێران ئەوەیە بەرپرسانە سەر و سەودا بکات. تواناییە وێرانکاریەکانی ئێرانمان بینیوە لە بەحرینەوە بۆ عەرەبستانی سەعودی. ئێستا کاتێتی بۆ ئێران بەرپرسایەتی خۆی نیشان بدات وەک وڵاتێکی بەرپرسیار. ئێران ناتوانێت بەردەوام بێت لە ڕەفتاری نابەرپرسانەدا لە کاتێکدا هەندێک لە دامەزراوەکانی شۆڕشی ئیسلامی خواستی هەناردەکردنی تێرۆریزمیان هەیە، خواستی هەناردەکردنی پشێوی و ئاژاوایان هەیە بۆ سەرانسەری ناوچەکە. سیاسەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و خراپی باری ئابووری لە وڵاتەدا شەپۆلێکی زۆری ناڕەزایی لە ناو خەڵکدا دروست کردووە بە ئەندازەیەک ئەو ناڕەزایی دەربڕینانە گەیشتوونەتە ئاستی خۆپیشاندان و مانگرتن. لە ڕوانگەی ئەم ناڕزای دەربڕینانە و 40 ساڵی سەرکوتکاری پەیامێکم بۆ گەلی ئێران هەیە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گوێی لێتانە، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانتانە. فەرزین بەڕای تۆ ئەم فشارانی کە ئێستا لەسەر کۆماری ئیسلامی ئێرانن دەبێتە مای ئەوەی کە ئێران لەو سیاسەتانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پاشگەز ببێتەوە؟ بەبێ هیچ گومانێک کۆماری ئیسلامی ئێران هەمیشە ویستویەتی ئەو وێناکردنی یەکگرتوانەیە نیشان بدات لە نێوان سیستمی سیاسی و خەڵکی وڵاتەکەدا. بەڵام هەر کاتێک سەرهەڵدانێک دروست دەبێت یان هەستی ناڕەزایی لەسەر شەقامەکان دێنە ئاراوە، ئەوە زیان لە وێناکردنە دەدرێت و تەنانەت لە هەندێک باردا تێک دەشکێت. ئەمەش بێگومان کاریگەری دەبێت بەسەر سیاسەتەکانی کۆماری ئیسلامیەوە لە ناوچەکەدا. دەتوانین مەزەندە بکەین کە چۆن سەرهەڵدان یان ڕاپەرینی گەورە لە ئێراندا کاریگەری دەبێت بەسەر ڕەفتارەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دەشێت ڕێبەرانی ئێران وەک ئەرکێکی سەرکی و نیشتمانیانە وێنای بکەن و لە هەندێک ڕەوشدا لەوانەیە سەرچاوەکانیان بگەڕێنەوە بۆ ناو وڵاتەکە. بەڵام ئەمە بۆ پاسدارانی شۆڕشی ئیسلامی نا
کە هەمیشە ڕۆڵێکی گەورەتری هەبووە لە دەرەوەی ئەو ڕۆڵی لەشکری و ئاسایشەی هەیبووە و سوپای پاسداران هەمیشە ویستوویەتی ڕۆڵی باڵای هەبێت لەناو ئێراندا وەک پاسەوانی شۆڕشی ئیسلامی. Always wanted to have a more prominent role within the country. So as a guardian of the revolution. جۆمان لە وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو سەبارەت بەو خۆپیشاندانانەی کە لە ناو ئێراندا هەن دەڵێ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی تەواوەتیتان دەکا بەڵام ناڵێ پشتیوانی کێ دەکا. Yes. The recent Iranian uprisings, they didn't have any leadership. بەڵێ ساهەڵدانی ئەم دوایی ئێرانیەکان هیچ ڕێبەرایەتێکی نەبوو، بەڵام هێشتاش ئەوە نیشان دەدات کە بە بەکارهێنانی هۆکارە نوێیەکانی پەیوەندیکردن، تۆڕە کۆمەڵایەتیەکان، تۆڕەکانی ئینتەرنێت خەڵک دەتوانن ئاگایان لە یەکتر بێت و بشزانن ڕەوشی بەشەکانی تری وڵاتەکە لە چیدایە. جا لەوانەیە لە ئایندەدا پێویست بە هەبوونی ڕێبەرایەتیەک بە شێوەی باری باو نەکات بۆ سەرکردایەتی ئەم سەهەڵدانە تا سەر بکەوێت. جابا چاوەڕوان بین و بزانین بەکوێ دەگات. ئەوەشمان بیر نەچێت. سوپای پاسداران هەرگیز چاوەڕێی ئەو گرنگیەی بەکارهێنانی هۆکارە نوێیەکانی پەیوەندیکردن نەبووە، لەگەڵ ئەوەشدا کە دەزانرێت پاسداران چەندێک چالاکن لە هێرشە ئەلکترۆنیەکان و شەڕی کۆمپیوتەردا و هەروەهاش ئەو کنترۆڵەی هەیەە بەسەر چالاکیەکانی ناو تۆڕەکانی ئینتەرنێتەوە لە ئێراندا. بۆ ئێستاش پاسداران لەو بڕوایەدان کێشەکە واتە ئەو کێشە سەرەکیەی لە ئێستادا ڕۆبەڕووی کۆماری ئیسلامی ئێران دەبێتەوە لیبرالیزمە. هەر بۆیەشە بیرکردنەوەیان بەو ئاراستەیەدایە سیستمێک بێنە ئاراوە تا زیاتر خۆیانی پێ بپارێزن لە ناوخۆی وڵاتەکە وەک لە هی دەرەوە. بەڕای تۆ گەلانی ئێران دانیشتوان لە ناو وڵاتی ئێراندا پشتیوانی لە هەوڵێکی ئاوەهای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەکەن بۆ ئەو یارمەتیدانە یان نا یاخو وێناکردنەکەی ئەمریکا بە شێوەیەکە لە ناو ئێراندا کە ئەو جۆرە پشتیوانیان ڕەت بکرێتەوە. بەڵێ دەزانی زۆربەی گەلی ئێران ڕوانینێکی زۆر ئەرێنیان هەیە بەرامبەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئەلبەت لەگەڵ ناڕەزایەتەکاندا بەرامبەر سیاسەتی کۆچبەری لێرە، بەڵام بەگشتی وەک شیانێکی ڕزگارکەر لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڕوانرێت. بەڵام پێویستیشە ببینین ئەمریکا خۆی چۆن سەر و سەودا لەگەڵ ئەم سەرمایەیدا دەکات کە هەیەتی، چۆنیش دەتوانێت پەرە بەم پەیوەندیانە بدات تا بگۆڕدرێت بۆ شتێک کە لە ڕاستیدا بتوانێت متمانە و دڵنیایی بەرهەم بهێنێت. ئەو متمانەیە ئەکرێ بە ئۆپۆزیسیۆنی ئێرانیش بدرێ، ئۆپۆزیسیۆن جار لە ناوە بێ لە دەرەوە بێ، ئۆپۆزیسیۆنی ناوە وەکو بستنەوەی سەوز، ئەوەی مادیکە ڕووبی و میرحەسەن موسەوی و ئۆپۆزیسیۆنی دەرەوەی ئێرانیش بە کورد و بەلوج و ئازەری و هەر هەمویانەوە. Well, they have an elaborate system in place to keep. بەڵێ دەزانی ئێرانیەکان سیستمێکی وەهایان داناوە کە بتوانن ئۆپۆزیسیۆنی نێوخۆی وڵاتەکە بخەنە ژێر باری چاودێریەوە تا ئێستا ئەویان نیشان داوە هەموو شتێکیان کۆنترۆل کردووە. بەگشتی توانیویانە کۆنترۆڵی ئەو ئۆپۆزیسیۆنانی ناوخۆ بکەن و ڕێگایان لێ بگرن لەوەی بتوانن لە دەرەوەی سنوورەکانی کۆنترۆلکردنەوە بڵاو ببنەوە. هەرچی ئۆپۆزیسیۆنی دەرەوەشە ڕژیمی ئێران هێزی قودسی هەیە و وەزارەتی ئیتلاعاتیشی هەیە و یەکەی تری تایبەتیشیان هەیە کە دزایان کردوتە ناو وڵاتانی ناوچەکە و دەشتوانم بڵێم دوورتریش بۆ ناو ئوروپا و ڕۆژهەڵاتی دووریش و چاودێری کەسەکان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەکەن. They monitor and the activities of the opposition individuals and groups. بەڕای تۆ ئەم خۆپیشاندانانی کە ئێستا لە ئێراندا هەن ئەگەر بێت و زیاتر پەرە بسەنێت و تەواوی وڵاتەکە بگۆڕێ ئەبێتە مای گۆڕینی ڕژێمی ئێران بە خۆت دەزانی یعنی ئێمە گۆڕانکاری لە ڕژێمەکانی ئەو ناوچەیی دنیادا بە تایبەتی کە بینیمانە بەبێ هێزی دەرەکی نەبووە، بەبێ بەشداری هێزی دەرەکی نەبوو. عێراق بنمونە چەندان ساڵ ئەو سزە ئابوووریانەی لەسەر بووە، بەڵام هەتا هێرشی لەشکری نەکرا. سەدام حوسێن هەر لە جێگەی خۆیدا بوو پاش هێرشە لەشکریەکانی 2003 سەدام حوسێن ڕووخا تالیبان لە ئەفغانستان و چەندان شوێنی تریش.
We certainly hope that there won't be a need for a foreign power intervention, but دەزانی زۆر بە دڵنیاییەوە هیوادارین پێویست بە هیچ دەستێوەردانێکی وڵاتانی گەورەی بیانی نەکات هەرچەندە هەندێک هەندان هەیە لەلایەن هێز دەرکەکانەوە لەم دۆسیەدا فشاری ئابووری یان لە هەندێک باریشدا گەمارۆدان دەشێت کاریگەریان هەبن بۆ هەندانی ئۆپۆزیسیۆنی نێوخۆ و سەرهەڵدانی ناوخۆیی من بۆ خۆم پێم وایە کۆماری ئیسلامی ئێران لە بارێکی زۆر ئامادە باشدایە بۆ سەرکوتکردنی سەرهەڵدان و ڕاپەڕینی گەورەی جەماوەری تەنانەت ڕێی کۆکردنەوەی هێزی سەربازی زیاتر دەگرێتە بەر بۆ سەرکوتکردن بە هەمان شێوەی ئەو تاکتیک و چەکانەی لە شەڕی نێوخۆی سووریادا بەکاری دەهێنێت یعنی بە باشی خۆیان ئامادە کردووە بۆ پاراستنی شۆڕشی ئیسلامی وەگەلی ئێران بەبەستم لەوانەیە کە بەشێک نین لەو شۆڕشە ئیسلامیە یان لایەنگر نین دەبێت خۆیان ئامادە بکەن بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئاوەها ڕەوشێکی ناهەمواردا بەڕێوەبەراتەکەی سەرۆک ترامپ وەک بڕیارە لە سەرەتای مانگی هەشدا و هەروەهاش لە مانگی یازدەدا ژمارەیە سزای تر بسەپێنێتە سەر ئێران دەشڵێن ئەو ژمارە سزا نوێیە زۆر قورستر دەبن لەوانی پێشوو. ئامانجی ئێمە لە پەیوەندی بە سزاکان لە سەر سوتەمەنی بریتیە لە زیادکردنی فشارەکان لەسەر ڕژێمی ئێران تا لەو ڕێگایەوەی داهاتی فرۆشتنی ناوتەخاوەکەی ببێتە سفر. ئێستا کار لەسەر کەمکردنەوەی کاریگەریەکان دەکەین لەسەر بازاری جیهانی و دڵنیاشین لەوەی ئامارکردنی نەوتی پێویست هەیە لە جیهاندا. بۆ زۆرێک لە شیکەرەوە وەک ئاماژەی پێدەکەن دەشێت ئەمریکا و ئەگەریش هاوپەیمانی هەبوو لەم هەوڵانەیدا بەرامبەر بە ئێران هەنگاوە کردەیەکان لە سزای ئابووری تێپەڕ نەکەن چونکە وەک دەڵێن هێشتا شتاران وابەستەیە بە ڕێکەوتنە ناوچێکەوە. من زۆر نیگەران نیم. پێم وایە ئەمریکا بە پلەی یەکەم شەڕێکی ئابووری دەکات دژی ئێران کە هەر لە ئێستاوە زیانێکی زۆری لە ئێرانیەکان داوە. سەرۆک ترامپ خۆی ئەوەی ئاشکرا کردووە نایەوێت هێزی سەربازی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێت. تەنانەت نایەوێت سەربازەکانی ئەمریکا لە سووریاش بن. هەر بۆیە جێی پرسیار نییە لە پەیوەندی بە بردومان و ئەو شتانەوە دەزانی ئێران لە ئێستادا بەرنامە ناوکیەکەی خۆی ڕاگرتووە و هێشتاش وا بەستەی ڕێککەوتنی ناوکیە و وەک ئەمریکا لی نەکشاوەتەوە لەبەر ئەوە نا و ئەوە تەنها تویتێک بووە وەک زۆرێک لەوانەی بینیومانن. ئیدی لێرەدا دەمێنێتەوە سەر کاریگەری ئەو سزا ئابووریانە و ئایا کاردانەوەی ئێرانیەکان چی دەبن. هەندێک لە چاودێرانی کاروباری ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لەو بڕوایەدان ئەو سزایانە ڕەوشی ئێران خراپتر دەکەن و تارانیش دەستەوستاندانانیشێت. کاتێک کە تۆ سزا دەسەپێنیت و دەبێتە مای خنکاندنی ئابووری ئێران ئێران زۆر بەڕوونی و ئاشکایی وتوێتی هەر شەڕێک لەگەڵیاندا دەبێتە شەڕێک زۆر دەکەوێت ئەمەش ینی هەموو بنکەکانی ئەمریکا لە سەرانسەری ناوچەکەدا دەبنە ئامانجی ئێرانیەکان و لایەنگرانی تارانیش. فەرزین ئێرانیەکان لە چاوەڕوانیەوەدان کە سزای زیاتریان بەسەردا بسەپێنرێ بە تایبەتی لە مانگی هەشتا هەروەها لە مانگی یازدەشدا. بەڕای تۆ ئەو سزایانە ئەو کاریگەری دەبێت کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیخوازێت؟ بەڵێ خۆت دەزانیت من پسپۆری بواری سزاکان نیم. بەڵام لە ڕووی ئاسایشی و بەرگریشەوە پێویستە بڵێم ئەم سزایانە شەڕێکی ئابووریە و ئەگەریش بێت و بە باشی بسەپێندرێن و جێبەجێکرێن ئەوە دەتوانن بەبێ هیچ گومانێک بەرەنجامی هەبن و کۆماری ئیسلامی ئێرانیش ناچار دەکات بە گۆڕین ڕەفتارەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمەش هەموو کەوتۆتە سەر چۆنێتی بەڕێوەبردنی. پێم وایە هەر لە ئێستاشەوە ئەو کاریگەریە نەرێنیانە دەرکەوتون و کێشەش لە توانایی ئۆپێکدا هەیە بۆ پڕکردنەوەی هەر کەمبوونەوەیەکی نەوت بەهۆی هەناردەی نەوتی ئێرانەوە. بەڵام هەتا کۆتایی ئەم ساڵی 2010 عەرەبستانی سعودی ئاستی بەرەمهێنانی نەوت زیاد دەکات بەو ئەندازەیەی قەرەبووی کەمبوونەوەی هەناردەی نەوتی ئێران بکات. هەر بۆیە پێویستە چاوەڕوان بین ئایا ئێران چۆن کاردانەوەیەکی دەبێت.
ئێران بۆ چەندان ساڵە سیاسەتێکی نەرمی ئابووری هەیە و شتی خۆشی داناوە بۆ بەرهەمهێنانی گازۆلین کە پێشتر هاوردیان دەکرد و ئێستا ئێرانیەکان دەیانەوێت پشتی پێ ببەستن. بەڵام بەهۆی ئەم هەموو گەندەڵیەی لە ئابووری ئێراندا هەیە و ئەو نیشانانەی لەم ماوەیەدا بینومانن لەسەر ئاستی ئەو گەندەڵیانە ئاماژەن بەوەی هاوڵاتیانی ئێرانی لە ڕەوشێکی زۆر قورستان بۆ متمانەکردن بە حکوومەتی وڵاتەکە کە بتوانێت ئەو شەڕە ئابووریە بەڕێوە بەرێت. چونکەم حکوومەتەی ئێستا ئێران تەواو جودایە لە حکوومەتەی سەروەختی دوا قۆناغەکانی شەڕی عێراق و ئێران کە دەیتوانی ئەو شەڕە ئابووریەش بەڕێوە بەرێت. بەڕاستی هەر زۆر قورسە و زۆریش جیاوازە کە بتوانیت هەمان ئەنجامت هەبێت. ئەمە بۆ ئێرانیەکان. ئەی پێت وایە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەتایبەتی بەڕێوەبەراتیەکەی سەرۆک ترامپ هەر لەوەدا بۆستێکە سزا پسەپێنەیە ئەگەری کردەیەکی لەشکری چەندە؟ بەڵێ بەڕاستی پێم وایە ئامانجی سەرەکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ناچارکردنی ئێرانە تا ڕەفتارەکانی خۆی بگۆڕێت و بگەڕێتەوە سەرمێزی دانوستاندن و گەیشتن بە ڕێکەوتنێک کە زۆر هاوشێوەی ڕێکەوتنەکە بێت لەگەڵ کورەی باکووردا بۆ هەڵوەشاندنەوەی بەرنامەی موشەکە باڵستیکەی ئێران بۆ گۆڕین ڕەفتارەکانی ئێران بەرامبەر ئیسرائیل و هەروەهاش ڕەفتارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمانە ئامانجی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکان. دەمەوێت ئەوەش بڵێم کە هێشتا دڵنیا نیم لەوەی ئایا لە ڕووی سیاسیەوە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چەند خۆی ئامادە کردووە تا بڕوات بەرەو بەرەنگاربوونەوەی لەشکریانە. بەڵام بۆ خۆت دەزانیت هێز سەربازەکانی لەشکەر هەمیشە ئامادەن بۆ هەر بارێکی نائاسایی و دڵنیاشم لەوەی کە لەشکەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرنامەڕێژی ئامادەی هەیە بۆ هەر ئەگەرێک. وەلێ پێویستە بزانین و ببینین ئایا خواستێکی سیاسیانە لە واشنگتۆن بۆ ئەو بەرەنگاربوونەوەی هەیە یان نا کە لەوانەشە کاردانەوەی بە دوای خۆیدا بێنێت. هێشتا نازانرێت ئایا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت بە تەواوەتی کۆنتترۆلی ئەو سەرچاوەداراییانە بکات کە ئێران بەکاریان دێنێت بە تایبەتیش ئەو بودجە گەورە و زۆرەی لە بەردەست سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامیدایە بۆ زیادکردنی کاریگەریەکانی خۆی لە ناوچەکەدا بەکاریان دەهێنێت. پێم وایە سیاسەتەکە فشاری ئابووریە بۆ لاوازکردن و نەدارکردنی ئێران و ئەگەر بکرێت ناجێگیری لە وڵاتەدا هیواکە ئەوەیە ئێران هەندێک بکشێتەوە لەو قەیرانانی دەستی تیادا هەیە لە ناوچەکەدا. ئێران سەرچاوە و داراییەکی زۆری هەیە بۆ پشتیوانکردنی لایەنەکانی سەر بە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ناتوانرێت بە دوواداچوون لەسەر بکرێن. پێم وایە فشارەکانی هێزەکانی پاسدارانی شۆڕشی ئیسلامی بەهێز دەکات پاسداران و هێزە توندڕەوەکانی تر لە ئێراندا واتە ئەوانەی دەستیان بە دراوی قورسدا ڕادەگات ئەوەی زۆرێک لە ئێرانەکان دەستیان پێ ناگات جا لەوانەیە ئەوە ئامانجەکە بێت بەڵام پێم وانییە ئەنجامی هەبێت و بەرئەنجامەکەشی تەنها مەینەتیە بۆ خەڵقی ئاسایی ئێران. بەڵام شیکەرەوەی سیاسی و ئاسایشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو بڕوایەدان هەموو ئەگەرێکی شەڕ لە ئارادایە نە هەر ئەوەندە بەڵکو ئاگاهیش دەدەن. ئەمە ئەو خاڵەیە کە شەڕی بەلەبری گەیشتۆتە بەرزترین ئاستی خۆی هەرتەنها یەک خەڵی تا بێتە شەڕێکی سەرتاسەری لە ناوچەکەدا ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ داڕمانی ئابووری جیهان و هەروەهاش ئاشتی و سەقامگیری لە جیهاندا. فەرزین بە لە کۆڵەری دووەمەوە دەست پێ بکەین بەڕای تۆ ئێران ئەو هەڵەیە دەکا کە کارەساتێک لەو ناوچەیەدا دروست بێ؟ بەڵێ پێم وایە هەڵا لە هەر لایەکەوە بێت دەبێتە مایەی کارەسات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. هەردوو لایەن دەزانن ئەو هەڵەیە چۆن دەکەوێتەوە ئەگەر بڕۆن بەرەو شەڕێکی گەورە یان تەنانەت ئەگەر ڕوبەڕووبوونەوەیەکی سنوورداریش هەبێت لە نێوان هەردوو وڵاتدا. ئەگەر شتێکیش ڕوو بدات بۆ نمونە لە کەنداوی فارستا یان شتێک لە ئاسماندا ڕوو بدات یعنی ئاسمانی ئەو ناوچەی ئاوا هەردوو لە دەزانن چ کارەساتێک دەقەومێت. بۆیە پێم وایە هەردوو وڵات هەوڵی کۆنتترۆلکردنی دەدەن چونکە هەڵایسانی شەڕێکی سەرەکی لەو ناوچەی جیهاندا بەرەنجامی نەخوازراوی پێشبینی نەکراوی هەیە کە پێم وایە هیچ لایەکە نایەنەوێت هەر هیچ نەوێت لەم کاتەدا بیبینن.
which both sides I don't think want to see at this moment. متمانە چییە بۆ نمونە ئێران حەزبەڵای لوبنان نەجوڵێنێ ئێران حوتیەکان نەجوڵێنێ ئێران ئاژاوەیەکی تر لەناو بەحرەینا دروست نەکە چ متمانەیەکەیە؟ بەڵێ بە پێی سناریۆی ڕوبەڕووبوونەوەیەکی گشتی لە نێوان هەردوو وڵاتدا شیانێکی ئەجگار زۆر هەیە هە کۆماری ئیسلامی ئێران هەموو لایەنگرانی خۆی ناوچەکەدا بەکاربهێنێت لە پێناو ئامانجەکانی خۆیدا بەڵام لە ئاستێکی سنوورداردا پێم وانییە ئێران ئەو سەرچاوانەی خۆی بەکاربهێنێت تەنها لەو بارەدا نەبێت ئەگەر هاتوو ڕوبەڕووبوونەوەیەک لە نێوان حیزبوڵای لوبنان و ئیسرائیلدا دروست بێت هەلەو کاتەدا ئێرانیش دەستی دەبێت لە وڵاتی سووریاوە بەڕاستی بۆ خۆم لەو بڕوایشدا نیم هەر ڕوبەڕووبوونەوەیەکی نێوانی ئێران و ئەمریکا ببێتە مایەی دروستبوونی قەیرانێکی تر لە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵێ لەوانەیە هەندێک شت ڕوو بدەن لێرە و لەوەی ناوچەکەدا لە غەزە بۆ نمونە بەڵام ناگاتەوە ئاستەی سنوورەکانی کنترۆڵکردن تێپەڕێنێت. I don't see it escalating beyond control. یعنی ئەکرێ وا لە قسەکەی تۆ تێبگەم کە پێم بڵێ کۆماری ئیسلامی ئێران ڕژەمی کۆماری ئیسلامی ئێران هەستی بە کاریگەری ئەو سزا ئابوووریانە کردووە بۆیە لەوانەیە لە هەندێ باردا ئەگەر هەڵوێستێکیش نەنوێنێ بەهۆی ئەوە بێ. بەڵێ پێم وایە ئێرانیەکان تێگەیشتون لەوەی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ جیاوازە لە بەڕێوەبەرایەتەکانی پێشتری ئەمریکا لە ئێستادا ئەگەرەکانی پێشبینیەکان ئێجگار زۆرن لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا وەک بارێکی باویش ئەم ڕژیمەی ئێران ڕانەهاتووە بەوەی پێشبینیەکانی لایەنەکەی تر ببینێت و هەمیشە قسەیان لەسەر ئەوەیە کە خۆیان سەردەستەی نادیاریەکانن و کاتێکیش کە نەتوانرێت پێشبینی ڕەفتارەکانیان بکرێت یان خوێندنەوەیان بۆ بکرێت ئەوە شەڕی بچووکی لاوازی بۆ دروست دەکات بەڵام ئەوە تا ئێستا ڕوبەڕووی ڕکابەرێک بوونەتەوە بە هەمان ئاست و شێوە ئێستا ڕەوشەکە تێک ئاڵاوە هەر بۆیە لەو بڕوایەدام ئێران زۆر بە ئاگاهیە و ڕەفتار بکات و ئەگەریش بیەوێت بڕیارێک بدات بۆ تەقاندنی موشکێک بۆ نمونە لە ناوچەی کەنداو ئەوە ببێ هیچ گومانێک جارێکی تریش بیر لەو بڕیارە بکاتەوە یعنی بیرکردنەوەیەکی تریشی بەدەدا دێت بۆ هەڵسەنگاندنی بڕیارەکەی. لە هەموو ئەمانەی کە باسمان کرد پێت وایە تورکیا بتوانێت ببێتە یارمەتی دەری ئێران بۆ دەرباسکردنی لەو هەموو قەیرانی کەتیایەتی چونکە خۆت دەزانی ینی یەک دوو ڕۆژ لەمەوبەر گەورەکار بەدەسانی تورکیا ئاماژیان بەوە کرد کە لەگەڵ ئەو سزایانی ئەمریکانین کە دەسەپێنرێتە سەر ئێران و پێش دەچێت تەنانەت لەگەڵ ئەگەری شەڕەکەشدا نەبن ئەگەر ڕوو بدا. تورکیا دەتوانێت چی بکات؟ تورکیا چ گۆڕانکاریەک دروست دەکات کە هاوپەیمانی ئەمریکا لە ناتۆدا؟ بەڵێ تا ئەندازەیەک تورکیا دەتوانێت ببێتە یارمەتی دەر بۆ ئێران ئەوەی وەک هاوبەشێکی بازرگانی بمێنێتەوە لەگەڵ تاراندا هاوشێوەی پێشتر کاتێککە ئێران سزایتری لەسەر بوو تورکیا هاوکاری دەکرد ئەو کاتەش تورکیا هەر ئەندامی ناتۆ بووە و هاوبەشێکی سەرەکی بازرگانی بۆ لەگەڵ ئێران و عێراقیشدا پێش دەچێت لە هەر ڕوبەڕووبوونەوەیەکی ئایندەشدا هەر بە هەمان شێوە بمێنێتەوە بەڵام زۆریش پێ دەچێت ئانکارا بکەوێتە ژێر فشارێکی قورسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە و بۆ وڵاتانی تری ڕۆژاواشەوە تا ئەو هاوبەشەی بازرگانی لەگەڵ ئێراندا هەیەی ڕای بگرێت پێم وایە تورکیا و ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی تورکیاش درێژە بە سیاسەتی سربەخۆیانی خۆیان دەدەن بەرامبەر بە ئێران بەڵام لەوانەیە لە ئاستێکی زۆر سنوورداردا. فەرزین زۆر سپاست دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەی چاوی واشنگتندا سپاس و پێزانینم. تا هەفتەی ئایندە و چاوێکی تری واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموون.